نەریتەکانمان لە تاقیکردنەوەی وەزاری نەگۆڕاوە. قوتابخانەکانی عشق و نیلوفەر کە پێشڕەوی پرۆسەی خوێندنن لە تاقیکردنەوەی وەزاری 2020دا سەرکەوتنی گەورەیان تۆمار کرد. 4 قوتابی پلەی دووەمی کوردستانیان بەدەستهێنا. جگە لەوە قوتابیانی قوتابخانەکانی عشق و نیلوفەر توانیان ئەم سەرکەوتنانە تۆمار بکەن. 1 قوتابی لە پلەی 4ەم، 2 قوتابی لە پلەی 5ەم، 6 قوتابی لە پلەی 6ەم، 1 قوتابی لە پلەی 7ەم، 3 قوتابی لە پلەی 8ەم، 2 قوتابی لە پلەی 9ەم، 2 قوتابی لە پلەی 10ەم. قوتابخانەکانی عشق و نیلوفەر توانیان 21 قوتابیان لە ڕیزی دەیەکەمەکەی کوردستاندا هەبێت و 39 قوتابی کۆنمرەکانیان لە سەرووی 95 نمرەوە بێت و 78 قوتابی کۆنمرەکانیان لە سەرووی 90 نمرەوە بێت. پیرۆزبایی لە قوتابیان و خانەوادەکانیان دەکەین. ئێوە جێگای شانازیمانن. بۆ پەیوەندیکردن 0750 622 12 12